ئێستاش بڕۆن جلەکانتان بگۆڕن و بچن بۆ پۆلەکانی خۆتان ئامادە بن بۆ وانەی داهاتوو. ڤیکی بەڵێ لێم گەڕێ ئەگەر قسە لەگەڵ بکەم سەرزانش دەکرێم. خاتو ماریێت بەڵێ ئەو کتێبۆلەکان خاوێن دەکاتەوە چۆنا؟ هیچ هەڵەیەکی کردووە؟ زۆر پێم سەیرە پێیان و تۆ قسەمان لەگەڵ نەکات. بەڵێ وا پێ دەچێ ئەمە یاسا بێت. لەگەڵ ئەوەش هێشتا لەسەر کارەکەی ڕانەهاتووە. بۆیە زوو هەڵە دەکات گوێشم لێ بوو خاتومێشن پێی دەگوت قەدەغەیە بچیتە ژووری کچەکان. چەند گوناها؟ ئەمە زۆر ئاساییە. کاتی یەکەم جار هاتم بووم بە خزمەتکار بۆ مایەکی زۆر هەر خۆم پێشانی خاتومێشن نەدا. لە شوێنێکی دوور هاتووە؟ بەڵێ وابزانم لە گوندێکی دەوروبەری لەندەنەوە هاتووە. گوێم لێ بوو کە باوکی مردووە و بۆیە ماڵەکەی جێهێشتووە هاتووە کار بکات بۆ ئەوەی یارمەتی خوشک و براکانی بدات. ئەی باشە چ کارێک دەکات؟ کاری زۆر گرانە ناتوانی بیری لێ بکەیتەوە. پێش ئەوەی ڕۆژ هەڵبێ لە خەو هەڵدەستێ ئاو دێنێ. اینجا هۆڵەکە پاک دەکاتەوە. پاشان خواردنی بەیانی بۆ کچەکان ئامادە دەکات. مێزەکان خاوێن دەکاتەوە. سۆبەکەش هەڵدەکات. جلو بەرگەکان دەشوات و پێڵاوی کچەکان بۆ یاغ دەکات. پاش ئەوە هەموو مێزەکانی ناخواردن خاوێن دەکاتەوە. اینجا دەچێتە سەرەوە و دەنوێ لە نیوە شەو. ئەو هەموو کارە دراوەتە ڤیکی. بەڕاستی زۆر ماندووە. بەڵێ زۆر ڕاستە. گوناحە زۆر دڵم پێویستێ زۆر گوناحە. جارێ تەواو نەبووم. هەرچەندە سێری خۆت بکەی هەر جوان ناوی. ئەرنیگار دەزانی من پێم ناخۆشە کە سالی بۆتە بەرپرسی قوتابیان وانە؟ نازانم دەزانم بیر لە چی دەکەیەوە ئارمیگارد، بەڵام خاتومێشن جیاوازی کرد لە دانانی چاودێر لە نێوان من و سالی. ئەمە ڕاستە زۆر تەواوە لاوی نییە. ناوانە تکا دەکەم. چیتە بۆیە دەرگات نەدا؟ داوای لێبوردن لێ دەکەم خانمەکەم جلی شۆڕاوم بۆ هێناوی. ئەمە چڕێگەیە کە بۆ ئۆتوکردن ئەمەیە باش نییە؟ خانمەکەم ها ئەمانش بۆ یاغ نەکراون. بڕۆ خێرا بۆ یاغیان کەرەوە دەی بیان بە تکا دەکەم لێم ببوورە. ببوورە خانمەکەم. چەند جوانە. پێتان چۆنە؟ دایکم بۆی نردم لە وڵاتی یەکگرتووەکانەوە. گوێم لێ بوو کە تازەترین جۆری جلوبەرگە لە هەموو نیویۆرکدا. چەند جوانە. سالی چەند جوانە.
چەند جارە جلەکەی هەردەوا وەکو شازادەوایە. بەڕاستی جلەکەی زۆر جوانە. پێدەچێ زۆر کۆم بێ. هەتا ئەگەر جوانیش بێت ڕێگەی پێ نەدراوە سمامە لەگەڵ بکات. با بڕۆین. بڕۆ با بڕۆین دێ. جوانە زۆر. دیکی چۆنی؟ ئەوە چی بووە؟ دیسانەوە سەرزانشتیان کردی؟ بەڵام تو خەریکی ئەگریت. من ناگریم. ئەوە کاریگەری پیازەکەیە. هیچ نەبووە. ها؟ زۆر باشە. ئێستا تاقیتان دەکەمەوە لەسەر سەمای ڤالز. لاڤینیا؟ بەڵێ؟ لاڤینیا، تۆ دەتوانی پێمان نیشان بدەیت چۆن سەمای ڤالز دەکەی؟ بەسەر چاو. ڤیکی؟ ڤیکی! ئەوە چی دەکەی؟ تکایە بمبورە. بڕۆ ژوورەکەی خاتومێشن پاکەوە. بیر نەچێ زۆپاکەش. بەڵێ بەسەر چاو. سالی، بەڵێ. وابزانم سەمای ڤالسی دەکەیت. بەڵێ، من مەشقم کردووە لەسەر سەمای ڤالز لە پەیمانگایەکی نزیکی کشمیر. زۆر باشە. خۆ تاقی بکەرەوە. بەڵێ. بێکی من دەچمە لای خاتومێشن تۆزە کاری پێما لەبەر ئەوە لە جیاتی من ژووری خاتوسالیک پاو بکەیتەوە ئەمە دەکەیت؟
ژووری خاتو سالێ؟ بەڵێ بەجێمس و خاتومۆلیشم وتووە ئەم کارە دەکەیت؟ ها بەڵێ. ژوورێکی چەند خۆشە. چەند جوانە. ئەی خوایەگیان، بێدەنگ بە تووتی پێ دەچێ ماندوو بێ، نابێ خەبەری کەیتەوە تێگەیشتی؟ بەڕاستی تۆ جوانی.
لێ بکەم نەمزانی دانیشتم لە ژوورەکەت داوا لێبوردن لێ دەکەم های چکا دەکەم بمبوری ڕاوەستە ڤیکی ڤیکی دەزانم زۆر پەلەنیت تۆزە بمێنەوە کارەتەوە بۆ وانە بەم جۆرە دەتوانی کەمێک بمێنیتەوە تکا لێ دەکەم وەرە دانیشە دوودڵمە بە تۆ میوانی منی ئێستا شیرینی ناخۆی وەرە دانیشە بەڕاستی دەتوانم لەگەڵت دانیشە باڵێ بە دڵنیاییەوە فەرموو ڤیکی تۆ تووڕەنی لێم نەخێر بە هیچ شێوەیەک من زۆر دڵخۆشم کە میوانداری تۆ دەکەم بەڵام خاتومێشن دوودڵ مەبە هیچ بە کەس ناڵم دەی بخۆ تامی زۆر خۆشات تەواوم کرد یەکێکی تر هەڵگرە ئەمە پێ چۆنە پێ دەچێ خۆش بێ خان مەکەم ئەم کراسە زۆر جوانە ئەمە باوکم بۆی کڕیوم لە هەموو کراسەکانم جوانترە کچێکی زۆر جوانم دیت لە ڕیف وە کاتێک سێری تۆ دەکەم وا هەست دەکەم زۆر بەم کچە جوانە دەچێ خان مەکەم هەستم نەکردووە قەت جوان بم من و تۆ وەکو یەکین بەڵام ئەمە خۆشەویستیە وە دوور نییە تۆ وەکو من بی و منیش وەکو تۆ بم ئەیوان نییە ڤیکی بەڕاست پێت سەیر نەبێ هەموو شتێک دەبی دەی بە کارمان بگۆڕین تۆ لە جێگای مندا و منیش لە جێگای تۆدا بم ئەمە مەحاڵە بەڵام جار وا هەست دەکەم من بە کەسێکی تر خۆمدا بنێم کە من هەر وەکو ساندرێلا بم ئەم چیرۆکەت گوێ لێ بۆ ڤیکی بەڵێ وەجار هەواستم کردووە منەو کچەم بەڵام دوایی زۆر گریاوە بەڵام تۆ دەتوانی باش ببیتە ساندرێلا ڤیکی خۆشبەخت ڤیکی بەڕاستە چونکە من گوێم لە کۆتایی چیرۆکەکە نەبووە حەز دەکەی ئەوی ترت بۆ بگێرمەوە تکا دەکەم بەڵێ پاش ئەوەی ساندرێلا زۆر بە چاکی کاری دەکرد ئەی خوایەگیان دەبێ بچم بۆ چێشخانە ئەگینا سەرزەنش دەکرێم من زۆر دڵخۆش بووم بە هاتنت دەتوانی دوای ئەوی کارت تەواو بوو بێیت بۆ لام بەڵێ چیرۆکەکەت بۆ دەگێرمەوە دێم زۆر بە پێخۆش حاڵیەوە ڕاوەستە ئەمە بۆ تۆ فەرموو سپاست دەکەم خان مەکەم هیچ نییە ڤیکی بیبە زۆر سپاس لێرە بەدواوە چەند گران بێت گرنگ نییە و ئەگەر گریام لە چێشخانە ئارام دەگرم چونکە خانمێکی دڵسۆزم هەیە بڵێ زۆر باش زۆر سالی ڤیکی ئەبێ بڕۆم زۆر سپاس سالی زۆر گوناحە ڤیکی نەمدەزانی بەم جۆرە خۆشحاڵ دەبێ هەستم بە خۆشی کرد لە دڵم کە قسەم لەگەڵی کرد ئەو زۆر باشە لاڤینیا ڕقی ناودڵی بەماری هەڵدەڕێژێ و هەمیشەش خاتومێنشن لە سالی هاندەدا ئایا دەتوانێت وا لە خاتومێنشن بکە ئازاری سالی بدا؟ ئایا چیرۆکی ئەو نامەیە چییەکە بۆ سالی دێت؟